بەناوی خوای بەبەزەی و بەخشندە خۆشەویستانم ئازیزانی بەرنامەی نووسین و یادەوەری خۆشحاڵم کە لە ئەڵلقەی ژمارە 38 بە خسمەتەوەی خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستانم زۆر قسە لەسەرەوە کرا یاخود پامی ئەومان پێگەێنرێت کە من محاولە بکەم لە بەرنمەکەیە کۆشی ئەوە بکەم کە چۆنەڵی تەسەوری مامۆستا خودت بۆ چوونەکانی مامۆستا لە بەرنمەکە عرض بکرێ. هەڵبەت ئێمە بە تەشید ئەومان کردو ئینشاءڵڵا بەردەوامی شەبین لەسەرەوە هیواداریشم ئێمە بتوانی بێتمان ئەومان کردبێ. هەندێک لە خۆشەویستان زۆر پەرۆشی ئەوەن کە تێڕوانین مامۆستا بەگشتی لەسەر زۆر شت بزانن. بە تەشید ئێمە هەموو جارە ئەومان وتومانە ئێمە پەلە لە بەرنمەکە ناکەین لەبەر ئەوەی کە چۆنەڵی بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی ڕێک و پێک ئاڵقە دوای ئاڵقا بابەتەکان بۆ خۆیان پێ بگەن بۆ خۆیان ببن بە پرسیار ئەنجا ئێمە پرسیارەکان ڕوبەڕووی مامۆستا بکەینەوە. بە تەکید درێغی ناکەین لەوەی کە ئێمە بتوانین ئەو بۆ چوونانی مامۆستا کە زۆر زەڕورن و زۆر پێویستن بۆ ئێستا کە مسلمانان حاڵی ببن و بێ بە ڕێچکەیەک یاخود بێ بە ڕێڕۆشنیەک بۆ مسلمانان بە شێوەیەکی گشتی ئێمە درێغی ناکەین لە بەرنمەکە و ڕەنگە بەشێک لە ئەرچی بەرنمەکە یاخود با بڵێن پاساوی بەرنمەکە یاخود ئەوەی کە پێوتری ئامانجی بەرنمەکە ئەوە بێ. هیوادارین ئینشاڵڵا بتوانین لە ڕابردووە ئەوەمان کردبێ و لە داهاتوو شاوی کەماوە کە دەتوانین ئینشاڵڵاوی کە تااقەتمان بەسەری عاشکێ ئینشاءڵڵا ئەوە بەتایبەتی من ئەوەی کە دەتوانم مەسەلەن بیکەم بە پرسیارەوەی کە بەرمەبنای کتێبەکانی خۆی مامۆساوە بەرمەبنای تێگەشتنی ئەو جارشکە پرسیار بکەمەوە بۆ ئێوەی خۆشەویستیش بێ بە شتێکی گرنگ. مامۆستا جارشکە زۆر بەخێر بیتەوە. زۆر سپاس. ئێوەش بەخێر بێن کاک پەیوەند خۆت و هاوکارەکانت. سپاس دەکەین. مامۆستا لە بابەتی بەرنامەی خوا نە بۆ خۆی سەغڵەت دەبێ نەکەچێت سەغڵەت دەکات. ئەمە کردووە بە دوو بەش لە کتێبەکەیە. بەشێکیانەوەیە کە بەرنامەی خوا بابای مسلمان بابای دیندار سەغڵەت ناکا و ئیتریشان دینی خوا سەغڵەت نابێ. سەرەتا لەوە بپرسین کە بزانین چۆن بە ئینسانی مسلمان سەغڵەت نابێت لە کاتێکە ئێمە خۆم ئەنەزانین کە دین ئیلتیزامە دین ئەرکە. ئیسلام هاتووە مەسەلەن بۆ من کۆمەڵێک ئەرک و کۆمەڵێک تەکلیفی لەسەر ئینسانی مسلمان داناوە. چۆن بزانی کە ئینسانی مسلمان بە ئەرکەکانی سەغڵەت نابێت چۆن لەوە تێبگەین کە ئەو ئەرکانەی کە خۆی پەروەردگار لەسەر ئینسانی مسلمانی داناوە پڕاپڕ مەسەلەن بۆ منە لەگەڵ سروشتی خۆی دادێتەوە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. زارش بخير بين أخوة كاك بيوند خوتو هاوكارانت بنسبة أو برسيارة أو بيت ويادم همو لبر روشناي أم آية مباركة أم دو راستيم ورقرتون كخواد فرمي وما جعل عليكم في الدين من حرج لآية جمارة حفتاوهش لسورة حج آية كوتاي كده فرمي وما جعل عليكم في الدين من حرج. خوا لە ئاینی خۆیدا هیچ سەغڵەتێکی نەخستۆتە سەرتان یاخود خوا هیچ سەغڵەتێکی لە ئاینی خۆیدا دانەناوە. من حرج دەگونجێ پەیوەست بێتەوە بە عەلەیکم واتە ئێوە بەهۆی دینداریکردنتان پابەندیتان بە ئاین و بەرنامەی خواوە سەغڵەتیتان بۆ نایە. دوای باسی سەغڵەتی دەکەم ناڕەحەتی گرفتاری باس دەکەم چەمکەکەی چۆنە. ئەگەر من حرج پەیوەست بێتەوە بە دین وما جعل عليكم في الدين من حرج واتە خوا لە ئاینی خۆیدا شتێکی دانەناوە کە مای سەغڵەتکردنی ئێوە بێ. یاخود ئاینی خوا سەغڵەت نابێ لە بەرامبەر جێبەجێکردنی داخوازیەکانی ئێوەدا لە بەرامبەر چارەسەکردنی کێشەکانی ئێوەدا ئاین سەغڵەت نابێ. ئەوەی یەکەمیان ئاین ئێوە سەغڵەت ناکە. ئەوەی دووەمیان ئاین بۆ خۆی ناڕەحەت و سەغڵەت نابێ تەنگە تاو نابێ لە دۆشدا بمێنێ لە بەردەم چارەسەری کێشە و گرفتەکانی ئێوەدا. جا بەنسبەت بڕگەی یەکەمیان چۆن ئاینی خوا سوبحانە وتەعالا کەمە بەسمان پێی ئیسلامە چۆن مرۆڤەکان سەغڵەت ناکە سێ بەڵگەم لەسەرەوە هێناوەتەوە ئەوەی بێتەوە یادم. بەڵگەی یەکەمیانەوەی کە خوا سوبحانە وتەعالا ئاینی خوا واقع بینانە تەماشای مرۆڤ دەکا واتە
تەماشای مرۆڤ دەکا وەکو مرۆڤ خۆی هەیە تا ئەو ئاەتەم لە سوورەتی ئالی عیمران بە بەڵگە هێناوەتەوە کە دەفەرمێ زوین للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب. خوا سبحانه وتعالى دەفەرمێ بۆ خەڵک ڕازێنراوەتەوە جوانی چی؟ زوین للناس حب الشهوات جوانی ئارەزۆکان بۆ خەڵک ڕازێنراوەتەوە ئەمجا دوایی پێدا دێ لە ئافرەتان و لە کوڕان و لە چی و لە چی و لە چی دوایی دەفەرمێ ئەوە ڕابواردنی ژیانی دنیای خۆشی و لەزەتی ژیانی دنیای واتە خوا سبحانه وتعالى ئاینی خوا نکوڵی لەوە ناکە کە ئەو شتانە لای خەڵک خۆشەویستن و جوانن پارە و سامانە ئافرەتە کوڕە منداڵە جێگە و ڕێگەیە ئەوانە لە سروشتی مرۆڤ بۆیان عەوداڵ و بۆیان تینوێ واتە خوا سبحانه وتعالى ئاینەکەی خۆیدا دان بە داخوازیە خواڕسک و سروشتەکانی مرۆڤ دادێنێ داخوازی جەسەیەکانی و پاشان ئەوە دەسەلمێنێ کە دەبێت ئەو غەریزانە تێر بکرێن ئەوە یەک هۆکاری دووەم کە ئاینی خوا مرۆڤەکان ساڵت ناکە ئەوەیە کە خوا زیاد لە پێویست زیاد لە توانە لەسەر کەس پێویست ناکە لا يكلف الله نفسا إلا وسعها لا يكلف الله نفسا إلا ما آتاها يعني كذا فرمي فاتقوا الله ما استطعتم زیاد لەوەی کە مرۆڤ لە توانایدا خوا لەسەری پێویست ناکە ئەوە دوو سێ مرۆڤ خوای پەروەردگار وای لێ چاوەڕوان نەکردو هەڵە نەکا فریشتە بێ بۆیە دەرگای گەڕانەوە هەمیشە کراوەیە تەنانەت لە فەرمایشتێکی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وەسەلام زۆر موژدەبەخشە لە کتێبەکەدا نەمهێناوە دەفەرمێ لو لم تذنبوا لذهب الله بكم ولجاء بأقوام يذنبون فيستغفرون فيغفر الله لهم ئەگەر ئێوە گوناحتان نەکردبا خوا ئێوەی لا دەبرد ئێوەی بۆ چێ گوناحان نەکەن ئێوەی لا دەبرد خەڵکێکی کەی دێنا بۆی گوناحان بکەن و داوای لێبردن لە خوا بکەن خوش لیان ببورێ ئەلبەتە خۆ گوناحان هەر دەکەین پێویست بۆ ناکە خوا لامان بەرێت چونکە من مرۆڤین مەبەست دەوەیە کە خوای پەروەردگار مرۆڤەکانی بە بێهەڵە ناوێ یعنی لیان چاوەڕوان ناکە هەڵە نەکەن و پێغەمبەر بۆ خۆی دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هەموو مرۆڤەکان هەموو وەچەی ئادەم هەڵەکارن باشتری هەڵەکارانیش گەڕاوانن ئەوانە بۆ لای خوا دەگەڕێنەوە کەواتە ئەوەش هۆکاری سێیەم مرۆڤ هەڵەی کردبێ گوناهبار بوو بێ خۆی چەڵکن و پیس کرد بێت بەولادا ڕۆی بێ سەر ڕۆی کرد بێ بەڵام دەرگەی گەڕانەوە ئاوەڵایە بەو سێ هۆکارە دینی خوای پەروەردگار مرۆڤەکان سەغڵەت ناکە یەکەم وەکو خۆیان دەیان بینێ دووەم زیاد لە توانای خۆیان لیان داوە ناکە سێ ئەگەر هەڵەشیان کرد دەرگای گەڕانەوەیان بۆ دەخاتە سەر پشت مامۆستا ئەگەر بچینە سەر بەشی دووەم کە دینی خوای پەروەردگار بە دەزی سانەوە سەغڵەت نابێ ئەو جەنابشت ڕوونت کردەوە کە تەعاملێکی واقعی ناکە ئاین لەگەڵ ئیسلام لەگەڵ ئینسانە قسەکە لەسەرەوەی ئەمە بەخۆتە سانی مامۆستا سروشتی ئینسان وایە کە ئینسان باوە بڵێم بە جۆر لە جۆر لە ڕێلادەرە لە سکەل دەرەچێ گوناحەکە نازەم ئەی چۆن ئینسان ینی باوە بڵێن چۆن دین تعامل لەگەڵ ئینسانەکە چۆن ئیحراج نابێ بەدەستینەوە هەتا زۆر جار دین بەکارهێنرێ ئەمە خەبینین هەتا ینی دیر بە جۆرێ لە جۆرەکان بەکارهێنرێ بۆ خواستی ئینسانیەکان جاری وایە بۆ خواستی بەدیش دێتە پێشەوە ینی بۆ خواسێک کە مەشروعیش نییە ئەی چۆن دینی خوای پەروەردگار ینی با بڵێن ئیحراج و حەرەجەی بۆ دروست نابێ یاخود با بڵێن بە جۆر لە جۆرەکان بەڵێ ئاینی خوا سبحانه وتعالى دیارە خوا هەرچی دروستی کردووە بە چاکتر شێوە دروستی کردووە وەکو دەفەرمێ الذي أحسن كل شيء خلقه خوا هەر شتێک کە دروستی بە باشترین شێوە دروستی کردووە ئەوە لە سوورەتی ألف لام میم سەجدەدا لە سوورەتی نەملدا دەفەرمێ صنع الله الذي أتقن كل شيء دروستکرای خوا کە هەموو شتێکی بە ئەو پڕی وردەکاری دروست کردەوە ئەو پڕ ڕێک و پێچی کە خوا خەلقەکەی لەو پەڕی ڕێک و پێچیدایە بە تەکید ئەمڕەکەشی شەرعەکەشی هەر لەو پەڕی ڕێک و پێچیدایە
ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين. إما لا دروس كلاوي خوا دا ناريكي نابينين لفرماني خواش دا نابين ناريكو بيجي هبي بلام لفرماني خوا دا وكو خوي هر وكو لخلقي خوا دا وكو خوي. ئێستا تۆ تەماشا بکە ئێستا لە ئەنجامی بەروپێشوونی زانست دا دەستکاری ژینات و کرۆمۆسۆماتی هەندێک لە ڕووکەکان هەندێک لە ژیانداران دەکەن تەماشا دەکەی حاڵەتێکی مەڕەزی حاڵەتێکی نەخۆشی حاڵەتێکی لادان دروست دەبێ ئەوە دوای ئەوە کە بەشەر دەستکاری کردووە ئەگەر ئەوکو خوا دروستی کردووە هیچ عیبی نییە بەڵام کە بەشەر دەستی تێوەردەدا کەم و کوور تێدا پەیدا دەبێ وەکو لە شوێنێک دەفەرمێ خوا سبحانه وتعالى دەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس لسورة الروم دا خراپە وشکانی و دەریای گرتوتەوە بەهۆی کردەی دەستی خەڵک لە ئەنجامی ئەوەدا کە بەشەر ڕەچاوی ژینگە ناکە لەبەر تەماعی خۆی کارگەکانی چەک دروستکردن هەمیشە لە کاردان دووکەڵ و نیفایەتی زۆر فڕێدەنێوەوە چینی ئۆزۆن کون دەبێت لە ئەنجامی ئەوەدا کە بەشەر وا دەکە بۆی خوا دەفەرمێ ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها دوای ئەوەی خوا سەرزەمینی باش دروست کردووە تێکی مەدەن خەرایی مەکەن بەشەر جا ئێمە قسەمان لە ئاینی خوا وەکو خوا فەرموویەتی نەک لەوە کە بەشەر بەکاری دێنێ و بە خەراب بەکاری دێنێ هەروەکو دروستکراوی خۆش بە هەمان شێوە ئاینی خوا بۆچی سەغڵەت نابێ بەدەست داخوازیەکانی مرۆڤەوە بەدەست چارەسەری گرفت و کێشەکانی و بەدەست وەڵامدانەوەی پرسیارەکانیەوە لەبەرەوەی یەکەم بۆ کوشتێکی مەبدەئی خوا سبحانه وتعالى بۆ خۆی مرۆڤی خوڵقاندووە دەزانێت داخوازیەکانی چ دەزانێت پێداویستیەکانی چ دەزانێت نێودەرونی چی تێدایە علیم و بذات الصدور دەزانێت ڕواڵەتی دەزانێت لە ڕووی جەستەی لە ڕووی دەرونی لە ڕووی عەقلی بۆیە ئاینێک خوایەکی ئاوابدایی بنێ و بینێرێ بە تەکید پڕ بە پێستی ئەو مرۆڤەیە لە سورة الروم دا خواهي فرقان أوادا فرمي فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون روي خوات الركة برانبر بآيني خوا همان فطرته زكماك كخوا خلشي لسر خلقان دوا واتشريعته فطرة دوروي دراويكن دوروي حقيقتيكن شريعة فطرة حتى هذا إلى زانيان دلن شريعتي خوا فطرتيشي درجية فطرتي مروف شريعتي نيوشية راغبي أصفهاني وادله ضل فطرتي مروف شريعتي خوايه لدروني مروف دا دايناوا وشريعتي خوايه برغاريش وكو فطرتي كك لدروي مروفا هردو كان يقدي بالبشتي يقدي او كتيشي مبدئي باشانيش اگبين سور دكاريا كان من لما بين كتب دا شصح خالم باس كردوا يجيك لو انا اويك خوا سبحانه وتعالى هیچ تێکی پێویست نەکردووە کە لە توانای مرۆڤدا نەبێ و ئیشەی لەوانە ئەوەیە کە خوا هیچ تێکی حەڵاڵ نەکردووە کە بۆ مرۆڤ سوود بەخش نەبێ هیچ تێکی قەدەغە نەکردووە کە بۆ مرۆڤ زیان بەخش نەبێ خوا سبحانه وتعالى لەو شتانەدا کە گۆڕانیان بەسەردادێ لەو شتانە کە گۆڕانیان بەسەردادێ لەو بوارانەدا خوای پروردگار دەقی کەمی داناون و چوارچێوەیەکی فراوانی دروست کردووە کە بوارەکانی حکم و سیاست و ئابووری و ژیان و گوزەرانی مادیە لەو شتانە کە گۆڕانیان بەسەردانا کە پەیوەندیان بە ناخی مرۆڤەوە هەیە خوا نوختەی خستۆتە سەرپیت بواری عەقیدە و عیبادەت و ئەوانە بواری باری کەسێتی بە چەند هۆکارێک خوا سبحانه وتعالى شریعەتی خۆی وا هەڵخستووە ئاینی خۆی وا لێکردووە کە سەغڵت نەبێ لە بەرامبەر وەڵامدانەوەی پرسیارەکانی مرۆڤەکاندا و چارەسەری گرفت و کێشەکانیاندا بە مەرجێک لە دوو سەرچاوە ڕوون و بێچەند و چوونەکەیەوە ئیسلام ببینین کە قورئان و سونەت مامۆستا لە جێگەیەکدا وەکو بەرەنجام دوای ئەم بابەتە ڕوونکردنەوەی ئەم بابەتانەی کە باسمان کرد بە حەقیقەتێکە گەیت ئەویش دەنووسی کەواتە شریعەتی ئیسلام چەسپا و ناگۆڕێ بەڵام شەرع فقی ئیسلام چەسپا و نەگۆڕ نییە و جێی لابردن و گۆڕانکاری تێدایە مەبەست لەم جیاوازی ئیسلام و شریعەتە یاخود ئەوەی کە چەسپاوە و شان چەسپاو نییە مەبەست شریعەت و شەرعە بەڵێ مەبەستمان ئەم شریعەت مەبەستمان ئەوەیە شریعەت واتە دەقەکانی وحی کە لە قورئان و سونەتدان ئەوانە ناگۆڕن ئەوە دیارە
ئاەتەکانی قورئانەوە دیارە قورئان 6236 ئاەتە قورئان 77430 وشەیە قورئان 379 پیتە خۆ ناگۆڕێن ئەوانە و فەرمایشتەکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام دەقەکانی سوننەت ئەمانیش کۆکراونەوە بۆ زانایان پاک و پیسیان لێک جا کردوێتەوە ئەوەی کە بەدەمی پێغەمبەر و هەڵبەستراوە کە پێ دەگوترێ هەڵبەستراوەکان ئەلمەوضوعات و هەروەها ئەوەش کە پاڵ دەدرێتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پۆلیێنیان کردو بۆ چەند جۆرێک فەرموودەی متەواتر و صحیح ئەمجا حەسەن و هەندێکیشیان بە بێهێز لە قەڵم داوە زانیان زۆر قسەیان لێ کردووە کەواتە دەقەکانی شەریعەت بە قورئان و ئاەتەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیارن ناگۆڕێن بەڵام چی دەگۆڕێ زۆری تێگەیشتن لەوانە زۆری تێگەیشتن لەو دەقانە دەگۆڕێ لە زمانێکەوە بۆ زمانێک لە کاتێکەوە لە شخصێکەوە بۆ شخصێک بەڵکو لە یەک شخصیش لە کاتێکەوە بۆ کاتێک ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ زۆر جار نمونەی پێهێنراوەتەوە لە هەتا لە بەغدا و لە عێراق بوو دیارە کە دوایین ناوی لێنراوە المەذهب القدیم لشافعی تێگەیشتنی کۆنی شافعی بۆ دەقەکان کە دەچێتە میسر ژینگە بارودۆخ هەلومەرج گۆڕاوە لەوێ چاو بە زۆری تێگەیشتەکانیدا دەجێڕێتەوە هەتا هەندێک لە زانایان گوتویانە گوایە چاوی بە هەموو شتێ دەجێڕێت و جگە لە 4 مەسەلە کە ڕەنگەوە جۆرێک لە زێدەڕۆیی بێ گرنگەوەیە لە هەر یەک شخصیش لە کاتێک بۆ کاتێک زۆری تێگەیشتنی دەگۆڕێ لە چیدا کاکە پەیوەند لەو شتانەدا کە بواری تێگەیشتنی جۆرا زۆریان تێدا هەیە ئایا عەقیدە ئەوە کە خوا سوبحانە وتەعالا بەدیهێنەر و پەروەردگار و خاوەن و پەرسترا و خاوەنی ناو سیفەتەکان و دەگۆڕێ ئەوە نەخێر ئایا پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام چەند پێغەمبەر ناوێن لە قورئاندا هاتووە سیفەتەکانی پێغەمبەران بەسەرەتەکانیان دەگۆڕێت نەخێر پاشان ڕۆژی دوایی بەهەشت و دۆزەخ ئەمجا دوایی فریشتەکان کتێبەکانی خوا قەدەر ئەوە هیچی ناگۆڕێ پاشان جۆری بەندایەتی بۆ خوا پێنج فەرزەی نوێژەکان ڕۆژوو مانگی ڕەمەزان حەج و عومرە زەکات زیکر و دوعا پاڕانەوە لە خوا تەنیا پشتبەستن بەخوا دەگۆڕێ نەخێر پاشان ڕەوشتە بنەڕەتیەکان ڕازگۆیی چاکە درۆکردن خراپە ئەمینداری باشە خیانەت خراپە ڕەحم و بەزەی باشە دڵڕەقی خراپ دەگۆڕێن نەخێر دوای باری کەسێتی ئەوە کە دەبێ بۆی کە وەچەی بەشەر بەردەوام بێ و پیا و ئافرەت پێویستیان بە یەکدی هەیە دەبێ ژنێک و پیاوێک لەسەر گرێبەستێکی حەڵاڵ وەچە بخەنەوە ئەوە گۆڕانی بەسەردا دێ هەموو دنیا هەروە دەکا مەگەر کاتێ بەشەر لە فیترەتی خوا انحراف دەکا خێزانی یەکڕەگەزی پێک دێ کە ئەویش ئەگەر وا بکەن بەشەرەکان وەکو دێناسۆر دەبڕێنەوە دوو پیا و دوو ئافرەت و کەواتە لە چیدا ڕازیایی هەیە لە چیدا جۆری تێگەیشتن جێە لەو شتانەدا کە مەجالی گۆڕانیان تێدا هەیە بواری حکم و سیاست بواری ئابووری و ژیان و گوزەران بواری کۆمەڵایەتی جەنگ و ئاشتی پەیوەندیەکان بە کورتی بواری هەڵسو کەوتەکان بواری مامەڵەی مرۆڤەکان لە بینی خۆیاندا بواری مامەڵە لەگەڵ تەمادیەکاندا ئەو بواری پەرستەندن و گۆڕانە و لێرەدا ئەو دەقانەی پەیوەندیان بەوانەوە هەیە بەو بوارانەوە هەیە تێگەیشتنی جۆرا و جۆر و جیاجیا هەڵدەگرن ئەگەرنا ئەو دەقانی کە پەیوەندیان بە بوارەکانی عەقیدە و عیبادەت و باری کەسێتی و ڕەوشتەکانەوە هەیە ئەوە نەگۆڕن جۆری تێگەیشتنیش لیان هەن نەگۆڕە بەڵام جۆری پیادەکردنەوەیان لە سەرزەوی بە تەکید ئەوە چ پەیوەندی بە عەقیدەوە هەبێ بە عیبادەتەوە هەبێ بە ڕەوشت و بە باری کەسێتیەوە هەبێ و چ بۆ پەیوەندی بە بوارەکانی حکم و سیاسەت و ئابووری و ئەوانەوە هەبێ جۆری واتە شێوەی دابەزاننەوەی ئەو دەقانە بۆ سەر ئەرزی واقع بە تاکید لە کاتێکەوە بۆ کات لە شوێنێک بۆ شوێنێ دەگۆڕێ مامۆستا هەر لە خاڵی شەشەمدا بەرنامەی خوا بریتە لە چەند بنچینەیەکی گشتی و نەگۆڕ و چەند یاسایەکی بەرین و لێک کشاو ببوورە ئەمەش لە قاڵبی جۆرێک لە لۆمەکردن و گلەیکردن ینی گوتارەکە با بڵێن ئاوا بەو شێوەیە ئاڕاستاکەی لەوەی کە هەندێک بە نەشارەزایی دین تاوابمارەکەن بە دۆگما و بە ڕەجعی و بە کۆنەپەرست و ینی کۆمەڵێک تۆمەتی زۆر ناشرین بۆ
دین یاخود بۆ ئاینداری دروستەکەن یاخود ئەوانەی کە شوێنکەوتەی ئاینن ینی بە جۆرە لە جۆرەکان ئەوە لەلایەک بەس لە لایەکی تریشەوە مامۆستاگەر یعنی ئەگەر هاوچێشەکە ئاوا دروستکەین لە بەریشەوە ڕەنگە کۆمەڵ خەڵکی باوە بڵێن دینداریشە بن دەستە و تاقم هەبن کە بەرمەبنە ئەم تێگەشتە ینی بتوان وێنەیەکش لەم ئیسلامە دروستکەم کە بە تەئکید توانای نەگۆڕانی ینی توانای گۆڕانی زۆر کەمە ینی ئەگەر لەو بەرەوە کۆمەڵک کەس هەبن کە تاعن لە ئیسلام بن دژایەتی دین بن بەناحەق لەم بەریشەوە کۆمەڵێکی تر هەیە کە ئەوانیش ینی وێنەیە چەند بۆ ئیسلام دروست کردووە کە بە تەئکید ئەم وێنەیە جێگای ئەوە هەیە کە بڵێن گۆڕانکاری تیان نییە بڵێن ینی هەمووی داخراوە لە جلوبەرگەوە لە جلوبەرگ لە بەرکردنەوە تاکو عیبادەتکردن هەمویان بەیەک ئاڕاستە وەرگرتووە بە یەک تێگەشتن وەرگرتووە کە ئەمیش توانای گۆڕانکاری تیان نییە ئێمە لەم هاوکێشەیە ئەگەینە چ نەتیجەیەک وڵا لەو هاوکێشەیەدا دەبێت کاودان لێک جیا بکەینەوە زەحمەت نییە مامۆستا نانە زەحمەت نییە باش ئینشاڵڵا ئاسانە زۆر باش من هەر لەوێشدا ئاماژەم پێداوە کە ئەوەی دەمی ناران و ناحەزانی ئیسلام لە ئیسلام دەکاتەوە شلو شێواوی و ناڕێک و پێچین مسڵمانانە تۆش دەتوێت ئاوا بڵێ دەتوێت بڵێ جاخۆ بڵێ کەسانێکن کە ئیسلام تۆمەتبار دەکەن بە دۆگمایی و بە وشک هەڵاتووی و بە چەق بەستووی بەڵا خۆ کەسانێکیشان لە مسڵمانان هەروەن جاخۆمیش هەرویستمە ئەوە بڵێم لە ئاڵلقەی پێشووتوی زەلامە پێشودا باسی ئەوشمان کرد کە کەسانێک ئیسلامیان وا بخرێتە بەرچاو بە ناڕێکی کە پێچەوانەی سروشتەکەی خۆیەتی ڕەنگە لە قیامەتدا ئەهلی عوذر بڵێن خوایە ئێمە ئاوامان ئیسلام بینی و ئاوامان ئیسلام پێناسیێنرا کە ئایا دینی تۆ وایە خوا دەفەرمێنە خێر من زۆر جار وێنەم هێناوەتەوە ئەوەی کە تالیبان کردیان دیارە پێشوی مەسەر داعش چونکە داعش لەوانەیە کەس مشتومڕی نەبێت لەسەرەوە چونکە ئەوانش کە بە بۆچوونی من تەنزیری پەرگیریشیان دەکرد هەموو ڕەخنیان لە داعش هەبوو یعنی محەممەد المەقدیسی و ئەبوو قەتادەی فەلەستینی و ئەیمەن زەواهیری و ئەوانە کە من بە منەزیر و بە بەرنامەدا ڕێژی توندڕەویان دەزانم ئەوانش هەر ڕەخنیان لە داعش هەبوو جا وەکو عەرەب دەڵێن وەیل لیمەن کەفەڕەهو نەمرود سزای سەخت بۆ کەسەی نەمرودی بە کافری بزانێ داعشەوە هیچ بەڵام تالیبان کە ئێستاش لەگەڵدا بێ هەر هەن ئەوانە چ جۆری ئیسلامەتێکیان پێشاندا ئێستا هەن وەکو تەوان لە چیا و چۆڵ و ئەوانە بەس کاتێکە بن وەکو دەوڵەت هەبوون چۆنیان ئیسلام پێشاندا ئیسلامێک کە دژی تەکنۆلۆژیایە دژی پێشکەوتنە دژی ئافرەتە دژی ئازادیەکانە ئیسلامێک کە مرۆڤ لە قوڵێ قاف دەکێشێ سەرقاپی لەسەردا دەخا ئایا ئەوە ئیسلامە ئایا کەسانێک کە هەر ئەو نمونە لە ئیسلام ببینن خۆ خەڵک هەموو مەرجێ دەستی بگاتە سەرچاوەکانی زانست و معریفەت و علمی شەرعی و ئەوانە کەسانێک کە بزان هەر ئەوە ئیسلامە ئەگە بڕوا بەوە نێنن بڵێ وەڵای من بڕوان بەوە نییە ئەوە ڕاست نییە تۆ بڵێ خوای پەروەردگار محاسەبەی بکە بڵێ بڕات بە ئاینەکەی منێنن ئەو بۆ هێ بڵێ خوا ئەوە ئاینەکەی تۆ بوو کە پێچوانێ دژی عەقڵ بوو دژی عیلم بوو دژی ماف دژی ئازادیەکان بوو دژی تەکنۆلۆژیا بوو دژی بەرەو پێشچوون بوو دەیویست لە سەدەکانی نێوەڕاست دابژین ئایا ئەوە ئاینی تۆیە خوا دەفەرمێنە خێر گیانەکەم ئێمە دەبێت بۆیە گوتم کاودان دەبێت لێک جیا بکەینەوە ڕەخنەی بەجێ کەسانێک کە ڕەخنە دەگرن لە شتێک ڕەخنەکەیان لە جێی خۆیدایە دەی بڵین کاکات ئەو قسەیەت حەقە ئەتۆ گە ڕەخنە دەگری لە داعش دەڵی ئیسلام وانە دەڵم ڕاست دەکەی ڕەخنە دەگری لە تالیبان دەڵێ وڵای ئەوە دەوڵەت نەبوو ئەوە ئیسلام دەوڵەتی وای ناوێت دەڵم ڕاست دەکەی ڕەخنە دەگری لە هەندێک شوێن دیکە کە بە ناوی ئیسلامەوە بە پێی مەشرەب و مەزەبێکی تەسک ئیسلام وێنا دەکەن ناویکی گەورەشی لە خۆناوە دەڵم ڕاست دەکەی بەڵام من دەڵێم ڕاست ناکەی کە بڵێ ئەوە ئیسلامە بڵێ بە ناوی ئیسلامەوە ئێوە بەسە گوترێ جۆرێکە لە ئیسلام مامۆستا ئەڵێن وێنەیەکە لە ئیسلام ناوی بڵێ جۆرێکە لە ئیسلام غەڵەت ئیسلام یەک جۆرە ئیسلام وەکو گوتمان دەخەکانی شەریعەتە ئاەتەکانی خوایە 6236 ئاەتە و دیارن ئەوەندە وشێ ئەوەندە پیتێ دیارە و فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش پۆلێن کراویش هەموو یەک حوکمی نییە دیارە ئەوە ئیسلامە بەڵام فلان ئیمامە وای گوت فلان مەزەبە وای گوت فلان نووسەرە وای نووسی ئەوی دیکە وای گوت ئەوە بۆچوونی ئەوە ئەمما وحی ئێمە دیفاع لە وحی دەکەین نەدیفاع لە
بۆ چوون و جۆری تێگەیشتنی مسلمانان دەکەین بە وحی بڵێن هەمووی ڕاستە بە تەکید وانە ئیمام مالک ڕەحمەتی خوای لێبێ لە لای گۆڕی مبارەکی پێغەمبەرەوە وەستاوە عەلەیهی سەڵات وەسەلام مناقەشە دەبێت لەسەر شتێک دوای دەڵێ كل يؤخذ منه ويرد عليه إلا صاحب هذا القبر ئیمام مالک ئیمامی ئەهلی مەدینە بووە دەڵێ هەموو کەس قسەشی لێ وەردەگیرێ و بەسەریشی دادەدرێتەوە جگە لە خاوەنی ئەم قەبرە خاوەنی ئەم قەبر هەرچی بیفەرمێ دیارە ئەگەر ئەوەی وەکو وحی فەرموویەتی گایاندوێتی ئەوەی وەکو بۆ چوونی خۆشی شتێکی فەرمووی ئەگەر نەی پێکا خوا بۆی ڕاست کردێتەوە لە کاروباری دنیاییدا کەواتە کایەکە ئەوەیە کە تۆ بێنی ئیسلام تۆمەتبار کەی بەهۆی هەڵە تێگەیشتنی مسلمانان یاخود هەڵە ممارەسەکردنی مسلمانانەوە بڵێ ئەوە لەسەر ئیسلام حسابە ماڵی قەڵب سەر بە خاوەنیەتی ئەوە کایەکەیە دانەکەش ئەوەیە کە بڵێ ئەوە هەڵەیە بەڵام ژەڵام هەڵەیە بەڵام ئیسلام لێی بەرپرسیار نییە بۆ وێنە بەنی ئومەیە حکمیەی ئیسلامیان لە شوڕاوە خوا فەرموویەتی ئەمڕهم شوڕا بەینەهم وأمرهم شورى بينهم کاروباریان بەڕاوێژە مسلمانان بەڵام ئەو دێنێ لە شوڕاوە دەیگۆڕێ بە حکمی میراتی و بنەماڵەیی ماڵ قەڵب سەر بە خاوەنیتی ئیسلام بڵێ چی ئیسلام بەدەست بەنی ئومەیە و بەنی عەباس و دوایوان عوثمانیەکانەوە گیری خوارد لەو شتاندا کە تێدا بە هەڵەدا چووبوون و ممارەسەی هەڵەیان دەکرد و کردیان بە حکم میراتی و بنەماڵەیی ئیسلام گرفتار و بەدەستیانەوە کەواتە چۆن دەبێ ئەو ممارەسە هەڵانە بێنم لەسەر ئیسلامی حساب بکەم کە ئیسلام بۆ خۆی دژی ئەوەیە یعنی بۆ وێنە خوای پەروەردگار دەفەرمێ لا ينال عهد الظالمين پەیمانی من ستەمکاران ناگرێتەوە لە تۆ تەماشا ئەو شتە عەجایبە بکە لە الأحكام السلطانية الماوردی و هی ئەبوی عەلای حەنبەلی هەردووکیان دەڵێن شێوەی گەیشتن بە حکمڕانی سێ جۆری هەیە یەکەمەوە هەڵبژاردن و ئەمڕهم شوڕا بەینەهم باش دووهەم ڕاستپاردن هی پێشێ وەسیەت بکە بۆی دوای خۆی سێهەمیشیان بریتێ لە ویلایەت التەغەلوب هەر کەسێک دەسەڵاتی هەبوو زاڵ بوو جا لێوەدا یاسایەکیان داناوە من اشتدت وطأته وجبت طاعته ئەوی دەسەڵاتی زۆر بوو دەوێت بە قسەی بکرێ ئەمما یەکەمیان ئەوە دیارە تاکە ڕێی گەیشتن بە حکمڕانی بریتێ لەوە کە لە میانی ئیرادەی خەڵکەوە بێ ئەمڕهم شوڕا بەینەهم بە هەڵبژاردن بێ چوار خەلیفە ڕاشیدەکان بۆ پیان دەگوترێ چوار جێنشینە سەرڕاستەکان خەڵک هەڵی بژاردن بەڵام حکمی میراتی کە یەکێک وەسیەت بکا بۆی دوای خۆی لەکوێ هێنا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێوێ لە منهاج السنە نەبەویەدا دەڵێ هەندێک ئیستدلال دەکەن بەوە کە ئەبوبەکر وەسیەتی کرد بۆ عومەر دەڵێ ئەوەی ئەبوبەکر خوا لێیان ڕازی بێ گوتی پێشنیار بوو پێشنیار دەڵ ئەگەر گریمان کۆچکەران و پشتیوانان پەیمانیان بە عومەر نەدابایە تەنیا بەوەی کە قسەکەی ئەبوبەکر نەدەبوو بە خەلیفە ڕاست دەکا پێشنیار بوو جا تۆ ئەو پێشنیارەی ئەبوبەکر بۆ عومەر چۆن وەکو قسەکەی معاویە بۆ یەزیدی کوڕی کە شمشێروەشێنی ڕاگر بوو ئەو هاوڵانەشی دانابوون تیدەی دەڵێن ژێر کەس قسەیان کرد یەکێکیان گوتی ئەهێڕەقلیەتون كلما ذهب هرقل جاء هرقل تخو حكم هرقل آتي وكسرى بلين هرقل الروم وكسرى فارس نية بابا حكم ميراتي الإسلام دوانية ضل أو شمشير وشيني لا سريبو قلت الخليفة هذا أما جيبه معاوية كرت يزيد شيء هلا قلب معاوية جاري بخو هرمابو فإن مات هذا فهذا إشارتي بو يزيد كرت فمن أبى أي الرازين أبو شمشير كدر فهذا شو ليش في الإسلام ده؟ هيش نيو مالي قلب صار بخاونيتي جامع بستم أويك كاكا بيوان دبي لو اشتانا دا وكو عرض الغث سمين ليك جاب كريتو كاودان حقنا حق ليك جاب كريتو أول راستا مسلمان دوا كوتون يستا بلام خطاي دينك أنا دينك فرماني بيدا كبزانست دڵە بیر بکەنەوە دینەکان فەرمانی پێ دەکات بەیەکگرتن دینەکان فەرمانی پێ دەکات بە پێشکەوتن بەداهێنان ئەوان دەچن زیندوو مەحکومی مردووان دەبن ئەوە ئیسلام وای گوتووە ئەوەی کە خوا لە کافرەکانی بەڕەخنە دەگرێت دەفەرمێ ئەگەر پێیان بڵێ وەرن بۆ هیدایەتی خوا دەڵێن هە لە سەرەوە دەین کە باپیرانمان لەسەر ڕۆیشتون وەختێ موسڵمانان وەکو موشریکەکان دەکەن دوای بەجێ دەمێنن خەتای دینەکەیانە یەخوا فەرموویەتی ئەو عادەتی موشریکەکان وەکوان مەکەن
أوانا وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله قالوا نتبع ما وجدنا عليه آباءنا قبل ورن بوك أخوان راي بزاند وضلن بدعوة ذكين بابا بير مع السريبون وقت المسلمان أو مشركة كان كانوا بزيادة منن شخط أيدينك ما مصا إما قصة كمان هاد لسر دين دارية لسر بابلين يسا بجور لجور كان دشينا سروي ك شنواري الدين داري مثلا بقول من لجاني إنسانة بۆچوونێک هەیە مامۆستا یاخود با بڵێن بەرەنجامی تێڕوانینی جۆرێک لە دینداری ئەوەیە کە دنیا بێ بە گۆڕێک بۆ قیامەت ینی بە جۆرە لە جۆرەکان دنیا ئەو بەها و قیمەت و ڕێزەی کە هەیەی نایمێنێ بە جۆرە لە جۆرەکان ینی ئینسانی موسڵمان یا بێ بەرمەبنای ئەمە یا بێت دنیا هەڵبژێرە یا بێ قیامەت ینی ئەو تێگەشتنە دروستە بێ ئەو کاتە دنیا و قیامەتی بەیەکەوە نابێ ئایا شتێک هەیە بۆ مانایی کە ئینسانی مسلمان یا ئەبێ دنیا هەڵبژێرێ یا بێ قیامەت هەڵبژێرێ ئەگەر ویستی ئەم دوانە هەردووچیان بە هاوکێشەیەکی باشیش تەنانەت هەڵبژێرێ ئەوە بە جۆرە لە جۆرەکان ئەوە جۆرێک بێ لە دینداری بە ئەوە بڵێن دروست نەبێ یاخود با بڵێن لەسەر ڕاستە شەقامی ئەسڵ نەبێ قسەکە لەسەر ئەوەیە مسلمان ئەتوانێت دنیاش و قیامەتیش هەبێت با تەماشا بکەی خۆی پەروەردگار دەفەرمێ ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أولئك لهم نصيب مما كسبوا والله سريع الحساب خواست زمي كافر كان دكا فرمي وان هل ضلين خوايا للدنيا دا شاكا مام دي بلام دا فرمي هيانا واتل مروفا كان كمسلمانان ضلين خوايا لدنيا دا شاكا مام دي لقيامت لدواروجي دا شاكا دنيا بيش خستوها لبرونا كدنيا لقيامت مهم ترى لبرو كدنيا پردی گەیشتنە بە قیامەت ئەوەی لە دنیادا چاکەی نەبێ لە ئیسلام بەهرەمەند نەبوو بێ لە قیامەتی لێ بەهرەمەند نابێ ئەوە یەک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە دیارەکە فەرموویەتی دنیا مەکەنە ئامانج دنیا بەکەم بگرن دنیا ئەوە ناهێنێ بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تا ئێرە قۆڵی هەڵکردووە لە چاکردین دنیای خەڵک وانە لە ڕووی سیاسیەوە کۆتایی هێنا بە حکمی میراتی خۆسەپاندن لە ڕووی ئابووریەوە کۆتایی هێنا بە چیناتی و قڕی و پڕی لە ڕووی کۆمەڵاتیەوە کۆتایی هێنا بە دابەشکردنی خەڵک بۆ چەند چین و توێژێک کە قەت چینی خوارێ نەگاتە سەرێ لە ڕووی فیکریەوە کۆتایی هێنا بە بتپەرستی و ئەفسانە پەرستی لە ڕووی ڕەوشتیەوە کۆتایی هێنا بە ڕەوش نزمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تا ئانیشکان قۆڵی هەڵکردو لە چاکردنی ژیانی خەڵک و دنیای خەڵک ئەمجا من بابیرەوەرێکی خۆشم بۆ بجێڕمەوە کاتی خۆی لامە لە یادداشتەکانیشم داباسم کردووە کاتی خۆی من لە بەردەڕەش دەم خوێن لە ساڵی هەشتا و دوو کاتە لە ڕژیم بەعز قاچاغ بووم لەوێ کۆبوونەوەی مامۆستایان هەبوو لە گوندی بەردەڕەش ئێمەش فەقێ بووین لای مامۆستا مەلا محەممەدی بەردەڕەشی خوا پلۆپایی بەرز و بەرزترکە کۆبوونەوەی مامۆستایان هەبوو مامۆستایەک بە ناوی مامۆستا مەلا محەممەدی شێلەمژاران مامۆستایەکی مەشهور بوو ناودار بوو خوا عەفوی کاویش خوات پلۆپایی بەرزکە وتاریدا ئێستاش لە یادمە تەمان بەحقەت کۆمەڵە قسەی باشی کرد و هاندانی خەڵک ئەوانە بەڵام دوایی گوتی خەڵکینە ئەو کاتەوان بە تەما بوون پێیان دەگوتن ئیتیحادیە ڕوحانیونی کوردستان یەکێتی زانایانی کوردستان بە فارسی یەکێتی زانایانیان دروست دەکرد کۆبوونەوەیشیان وەکو مؤتەمەرێک ئێمەش لەوێ بووین گوتی خەڵکینە ئەو گروهانە ئەو گروپانە مەبەستی پێ بڵێن کۆمەڵە و دیموکرات و مجاهیدی خەڵق و ئەوانە بوون کار بۆ میلیەت دەکەن میلیەت یعنی نەتەوایەتی میلیەتیش بۆ دنیاە بەڵام ئێمە وەکو زانە کار بۆ دین دەکەین دینیش بۆ قیامەتەیە جا بە خۆتان سەرپشک بن هەڵبژێرن ئەمن دوایی کۆبوونەوەیکی فەقییان بوو وتاریان بۆ منیش دانابوو لەوێنا لە شوێنێکی دیکە و لە ماوەیەکی دیکەدا من قسەم کرد لەو بارەوە وتم وەختێک مامۆستایەک دێنێ بە ناوی ئیسلامەوە خەڵک سەرپشک دەکا یان دنیا و خزمەتی میلەتەکەی هەڵبژێرێ یا دین و قیامەت هەڵبژێرێ کابرا بۆی هەیە بڵێ وەڵاهی جەنای مامۆستا ئێستا من لە دنیادام و میلەتەکەشم مەزڵومە وەڵای جارێ باشتێک بۆ میلەتەکەم بکەم و دنیاکەم تۆزێ چاکەم بۆ قیامەتێش خوا کەریمە گوتم ئەوە هەتا لە یادمە لەمە بێ لە گوندی کاژێ بوو ئەو کۆبنەوەی فەقییان بوو هەتا ئەو ئاەتەم خوێندەوە گوتم خوا دەفەرمی تیلکە ئیدەن قیسمەتون ضیزە
ئەوە دابشکردنێکی نادادگەرانەیە. پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام ئەگەر وا ئاوایان فەرموو بە لەگەڵ هیچ کەس تێک نەدەگیران، لەگەڵ هیچ فیرعون و تاغوتێک، نە موسا لەگەڵ فیرعون تێک دەگیران، نە ئیبراهیم لەگەڵ نەمرود، نە شوعەیب لەگەڵ زلزلەکانی گەلەکەی. ئەگەر دنیا بۆ خەڵکی لێگەڕابان خەریجی قیامەتێبان لەسەر قیامەتی کەس مشکلەی نیە، لەسەر دنیا کێشە و تێکگیران دروست دەبێ. زاڵمەکان دەڵێن دنیاکە دەیە بەدەست ئێمەوە بێ، مەزڵومەکان بچۆسین بیان کەینە کۆیلەی خۆمان، لەسەر ئەوە تێکگیران دروست دەبێ. بۆیە گوتم نا ئەوان نییە. تەماشا بکەن خوا دەفەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. لە دنیادا چاکەمان دێ، چاکەی دنیا ئەوەیە کە تۆ لە ڕووی نەتەوایەتیەوە زوڵمت لێ نەکردێ، نەچۆسێندرێەوە، لە ڕووی سیاسیەوە خۆسەپاندن و حکمی میراتی و بنەماڵەیی نەبێ، لە ڕووی ئابووریەوە چینایەتی و قڕ و پڕی نەبێ، دادگەری هەبێ، لە ڕووی کۆمەڵایەتیەوە طەبەقات و دابەشکردنی خەڵک بۆ چەند چینێک نەبێ، وەکو فیرعون کردبووی وجعل أهلها شيعا، دابەشکردنی خەڵک بۆ چەند چین و توێژێک پیشەی فیرعونەکانە. پێغەمبەران هەر عەلەیهیمو السەڵات وەسەلام ئیشیانەوە بۆ خەڵک هەمووی وەکو یەک لێ بکەنەوە، بیهێنەوە یەک ئاست. فیرعون و تاغوتەکان خەڵکیان دابەش کردووە. ئێستا لەم هەرێمە ئێمە داوا نییە دەڤەری زەرد و دەڤەری سەوز و لە دەڤەری زەرد جات چەند تەبەقە خەڵکێک هەیە و لە دەڤەری سەوز چەند تەبەقە خەڵکێک و لێرە هەموو شتێک قۆرەخ کراوە بۆ هێندێک خەڵکی دیاری کراو و لەولا هێندێک خەڵک ئاوایە. ئەوە حکمی غیرە ئیسلامیە. ئەمما وەختێک ئیسلام دەسەڵاتی دەبێ دەڵێ بابە دەیە بە پێی کەفاءەت و بە پێی شایستەی و بە پێی توانا ئیش بە خەڵکەکان بەس پێدرێ، نەک بە پێی ئینتیمای حیزبی و عەشیرەتی و بنەماڵەیی. جا مەبەستمەوە کە ئەوەی جەنابەت پرسیارت کرد ئایا وایە کە مرۆڤی موسڵمان ناچار بێ یا دنیا هەڵبژێر یا دوا ڕۆژ؟ نەخێر، دەبێ دنیا و دوا ڕۆژ هەردووکیان وەکو ئاەتەکە فەرموویەتی هەردووکیان پێکەوە بگرێ، بەڵام دنیا بکاتە ئامڕاز بۆ وەدەستێنانی ڕەزامەندی خوا لە دوا ڕۆژدا. چۆن بیکاتە ئامڕاز؟ چی لە دنیادا ئیمکانیەتی دەکەوێتە دەست بەکاری بێنێ بۆ ڕازیکردنی خوا بۆ خزمەتی خەڵک بۆی کە خوا لێ ڕازی بێ. مامۆستا تێبینی ئەوم کرد کە لەم بابەتەیە یاخود با بڵێن لەم کتێبەیە لێیان لەم بەشەیە چەند جارێک دەستەواژەی کۆیلەم بینی. کۆیلە هەڵبەت بە وەکو ناحەز و ناپەسەند هاتووە کە کۆیلایەتی مەسەڵەن بۆ نمونە کۆیلایەتی بۆی ناحەز و ناپەسەندە، هەتا دینیش لە بەرامبەری ئاوەسێتەوە وە کۆیلایەتی پێ قوبوڵ نییە. بەس قسەکە لەسەرەوەی مامۆستا چۆن لەوە تێ بگەین کە ئیسلام یاخود با بڵێن ئاینی ئیسلام جۆرێک لە کۆیلایەتی ڕەتەکاتەوە بەس جۆرێک لە کۆیلایەتی تر دروست ناکە، چونکە ڕەنگە ئەم تێڕوانی نەش هەبێ. ئیسلام کە هات من لە تەفسیری سوورەتی نیسا لە 15 ئاەتێک دەڕوا لەو ئاەتێک کە دەفەرمێ مامەلەکەت ئەیمانکم باسێکی کۆیلایەتیم کردووە لە ئیسلامدا کە ئیسلام کاتێک دێت سیستمی کۆیلایەتی سیستمێکی کارپێکراوە لە هەموو دەوڵەتانی دنیا. ئیسلام ناتوانێت بنووکە قەڵەمێک ڕەتی کاتەوە بنبڕیکە، بەڵام دوێنێ سەرچاوەکانی لێوە هاتنی کۆیلان وشک دەکا. کاتی خۆی قەرزارگە قەرزی خاوەن قەرزی پێ نەداوە دەیکردە کۆیلە، ئیسلام ڕەتی کردەوە. کاتی خۆی ئافرە دەگەل لە مێردیاخی بوو باە بۆی هەبدووە بیکاتە کۆیلە. کاتی خۆی هەندێک کەس میلەتێکی کەی داگیر دەکرد، وڵاتەکەی زەوت دەکرد، هەمووی دەکردنە کۆیلە. یۆنانیەکان وایان دەکرد، ئیسلام ئەوانەی هەموو ڕەت کردەوە. کۆمەڵێک کاتی خۆی کەسێک دزی لە کەسێک کرد بە خاوەن ماڵەکە بێ هۆی بیکاتە کۆیلە، و هەروەها ئیسلام ئەوانەی هەموو ڕەت کردەوە. یەک ڕێی هێشتەوە، ئەویش بە ناچاری، ئەویش ئەوەیە کە ئەوە دیلی جەنگیش ئیبن القەیمی جەوزی لە کتێبی ئیعلام الموەقعین دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو من لە کتێبی پەرگیریدا باسم کردووە کە چاپی دووەمی لەم ڕۆژانە دەکەوێت لەبەردەست دەبێ، باسم کردووە کە دەڵێ لەم یەستەعبد رەسوول الله صلی الله علیه وسلم ذەکەرا قەط، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات یەک نێرینەشی نەکردوتە کۆیلە. ئەدی بەنسبەت ئافرەتانەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چیان لێ بکە؟ ئەوە پیاوەکانیان تێشکاون لە شەڕدا، دژایەتیان کردووە، ژن و منداڵەکانیان وەکو حاواندنەوە خۆ ئەو کات وەکو ئێستا نەبووە کۆمەلگا زۆر لە بەرەو پێشەوە بوو بێت و شوێنێکی تایبەتەوە بێت ئەوانە، ئەوە دابەش کراون بەسەر جەنگاوەرەکاندا وەکو شتێکی کاتی. بەڵام هەر کاتێ قەومەکە موسڵمان بوو بن فەرموویەتی ماڵ منداڵەکانیان بدەنەوە.
مەبەستمەوەی کە وەکو شتێکی ناچاری بووە ئیسلام مامەڵی کردو لەگەڵ واقعێکی مەفروزدا مەفروزی مەرفوز لای ئیسلام مەرفوز بووە بەڵام فەرز کراوە وردە بەڵام دوایی کە ئومەویەکان و عەباسیەکان دەرگای کۆیلاتیان کردەوە و ئافرەت و کەنیزەکیان لە ڕۆم و تورک و فارس و ئەوە دەهێنا و بۆ کۆشکەکانی خۆیان ئەوە ئیسلام لێ بەرپرسیار نییە ئەوە ئیسلام لێ بەرپرسیار نییە وەکو لە زۆر غەڵەت و پەڵەتی دیکەشان بەرپرسیار نییە کە زەقترینە حکمی میراتی خۆ فەرزکردنە و دەستگرتنە بەسەر خەزێنەی دەوڵەتدا و بەکارهێنانێتی بۆ بەرژەوەندی شخصی و بنەماڵەیی وەکو ئێستاش هەر هەیە لە زۆربەی وڵاتانی ئیسلامیدا کە ئەو کە لە پورە سەقەتە ئەو میراتە سەقەتە بەجێماوە ئێستاش لەگەڵدا بێ خۆت دەزانی ئەوە لە دنیادا ماڵ و سامانی دەوڵەت دەبێ هەموو خەڵکەکە بێ تەنیا لە وڵاتانی کە خۆیان مسلمان نشینن خۆشیان بە وڵاتی مسلمان نشین و ئیسلامی ناو دەبن تەماشا دەکەی خەزێنەی دەوڵەت لە بەردەستی حکمڕان و عائیلە و دەوروبەر و دەست و پەیوەندەکانیدایە کە ئەوە لەو کە لە پورە سەقەتەیە کە لە ئۆمای عەباسیەکانەوە بەجێماوە وەکو گوتم ئەوەی لێ لابەرە ئەگەنە لە ئەسڵدا ئیسلام هیچ ئاەتێکمان نیە لە قورئاندا کە باسی ئەو بکە خەڵک بکرێتە کۆیلە جاء الإسلام بالعتق ولم يأتي بالرق وكم لك تبقى عندي خون دباسم كدوا چندان آياتمان هي فتحرير الرقبة أواني كهن آزاد بكرن يك آياتش مانية بفرمي خلق بكرة كويلة بلكو دوا حكم لو بارو كهاتو أو آياتي كرسورة محمد كذا فرمي فإما منا بعد وإما فداء يعني منتي أنا سر كان بخوراي برياندن ياخو بقربو برياندن بلان باسي كرنا كويلة تداني بله ما مثلا لكوتاي بندي كم دا عين چيا دەنووسید جا خوێنەری خۆشەویست ئەگەر هات و هەر کام لە دیاردەی گاڵتە بە ئاین و سەودا و مامەڵەت بە ئاینەوە دیت ئەوە هیچ نیگەران مەبە و لەبارەی ئاین و بەرنامەی خواوە دوودڵ و دڕدۆنگ مەبە چونکە دەریا بەزاری سەگ پیس نابێ و بیر و باوەڕش مادام ڕاست بێ بەلادانی شوێنکەوتوانی سوک نابێ ئەبێ بزانم مەبەست کێیە جوانیە شتێکی حەق ئەگە خاوەنەکەی لێ لادا بەڕێکی ناحەقدا بڕوا و حەقەکە لەوێ بێ خۆ حەقە بەوە قەدر قیمەتی خۆی لەدەست نادا ئەو کاتە کاکە پەیوەند طبعاً ئەو کتێبە دەبێ جاریش کە باسکەمەوە لە 85 نووسراوە بە زۆری ئەو کاتە گەرمەی حکمڕانی ڕژێمی بەعەز بوو و ڕژێمی بەعەز يعني دەستی لە بینە قاقای خەڵک نابوو ڕژێمی بەعەز تەواو خەڵکی کوردی میلەتی ئێمەش پرس کرد بوو تەنگی پێ هەڵشنی بوون ئەوە مەبەستم پێ ئەو مەلاو شێخانەیە کە ئەو کاتی بوونە دەهۆڵکوت و بڵیندگۆی ڕژێمی بەعەز فتوایان دەردەکرد بە دڵی ڕژێمی بەعەز و خەڵکیان چاواشە دەکرد جاری کرد باسم کردووە يعني هەندێک مامۆستا هەبوون کە فتوایان دەدا خەڵک دروستە چەک بۆ ڕژێم هەڵبگرێ جاری کە باسم کردووە کە خەڵکی هاتووە بۆ لای من توێتی مامۆستا وڵاتەنا فڵان مامۆستا 12 عیلمیشە کوێتی ئەگەر واجبەکەت چاک بە جێبەجێکەی قەیدێ ناکا منی بە سەعوبەت تو یعنی ئەگەر جاشی باش بی پارەکەت حەڵاڵە ئەگەر جاشی خراپ بی حرام دەبێ ئەو کاتە قسەکانی من ڕەنگە تۆزێ دەگمەن و ڕیزپەڕ بوو بن پیان عجایب بوو چۆن یعنی پارەی چەک هەڵگرتن بۆ ڕژێم ئەمیش دەمگو جا وەڵای ئەگەر پارەی ڕاوە پێشمەرگە حرام نەبێ پارەیە کە وەرە دەگرێ بۆی برا پێشمەرگەکانی خۆت بکوژی ئەگەر پارەی سیخوڕی بۆ ڕژێمی بەعەز حرام نەبێ ئەگەر پارەی چەک هەڵگرتن و بەرگریکردن لە ڕژێمی بەعەز حرام نەبێ حرام لەسەر عەرزێ نەماوە ئەوە ڕوون لەو لەوانەیە کە ئێستاش لەگەڵدا بێ ئەو حاڵەتە هەر هەیە بەداخەوە هەندێک لەوانی کە لە بەرجی دیندان بوونە بڵیندگۆ و دەهۆڵکوت و زۆرناژەنی جا شەرتنی هەر وەکو مەلا وەکو ئەوی پێیان دەڵم بانکخواز وەکو مەسەرەن ئەوەی کە لەسەر کەناڵەکان قسە دەکەن دەگەڕێن داخواز چ شتێک بەلبەلەی فکری دروستەکە لە نێو موسڵماناندا ئەوە باز دەکەن نەک بزانن ئەو خەڵکە پێویستی بە چی هەیە بابە تۆ گەنج و لاوەکانت هەمووی بوونە نێرگەلەکێش و تریاکچی و دۆمینەکەر و لە ڕووی ڕەوشتیەوە دارزاو
ئەتو چییە هەڵدە پێچی دەی بزانین دەخوا عەزابی قبر هەیەیان نییە دەی بزانین داخوا چی هەیەیان نییە ڕاست دەکەی دڵسۆزی ئەو خەڵکو و میلەتەی بگۆڕە تەماشای بازاڕەکانی هەولێر و سلێمانی دوهۆ کەمووی پڕ بۆ لە نێرگە لە کێش ئەو گەنجانە بێنە بژێڕەوە چییە ملیسیە چوار مەسەلە دەگری کە زانایان ڕەنگە ڕازایەکی بێهێزیان لەسەری هەبوو بێت ئەگەر هەموو زان لەسەرەوەی یەکدەنگن وەختێک کە مرۆڤ ڕوحەکەی دەکێشرێ ڕوحەکەی یا دەشێتە شوێنێکی خۆش یا دەشێن شوێنێکی ناخۆش لە عالەمی بەرزەخدا شەرت نییە لە خودی قبرەکەدا بێ بەهەرحاڵ مەبەستم ئەوەیە ئێستاش لەگەڵ ئابێ کەسانێکن بۆ چاواشەکردنی خەڵک بۆ پاساودانەوەی ئەو بارە سیاسیە لارە و ئەو بارە ئابووری کۆمەڵاتیە لارەی کە فەرز کراوە لەم هەرێمەدا یا لە عێراقدا دێنن خەڵک بەلاڕێدا دەبن خەڵک سەرقاڵ دەکەن بەشتی دیکەوە ئەو کاتۆش هەر لەو جەوەدا ئەوانم گوتووە جاوە بە ئەو بیرەوەریشت بۆ بجێرمە و قوڵە لە زیلێکی گچکەیە ڕۆژێک هەر لەم هەولێرە کابرای کات بۆ لام گوتی مامۆستا گوتم بەڵێ گوتی وەڵای موچەکەم ئەوەندەیە ئێستا و کاتە بڵێن ئەو پاشەکەوت و ماشەکەوتە نەبوو زۆری وەردەگر نازانم خاست 4 ملیۆن بوو پێنج بوو چەند بوو خانەنشینم بە پلەی ئەوە و ئەوەندە وەردەگرم گوتم بەڵێ وتی بەڵام ڕاستیەکەی ماوەسە لێ مرتاح نیم گوتم بۆ وتی وڵی دراوسەیەکەمێ پێشمەرگەیە وتی وەختی خۆی کە من لەگەڵ ڕژێم بووم دیارە ئەو کاتش فەوز بوو چی بۆ هەی بووە وتم بەڵێ وتی پارەم زۆر وەردەگرت وتی ئەوە پێشمەرگە بۆ ئەو دراوسەیە ئێستا پێشمەرگە بۆ لەو شاخ و داخی ڕەش و ڕوود بوو وتم بەڵێ گوتی ئێستاش ئەو هەر ڕەش و ڕووتە وتمەی جەنابەت وتی ئەمیش وەزعکەمە وتم ئێستاش هەر لەگەڵ ڕژێمی وتمە ڕژێمەکە گۆڕاودامەش هەر ڕژێمە ڕژێمێک پێشمەرگەکەی خۆی کە کاتی خۆی لە شاخ بووە ئاوای مامە لەگەڵداکەوە تۆی کە لەگەڵ ڕژێم بووی فەوجت هەبووە سریت هەبوو چیت هەبووە ئێستاش تۆ هایلایی بژی ئەویش چێش وەکو سلێمانی دڵن لە جیفانجە سەوزەڵە خانم بڵێ ئەوەش هەر ڕژێمە کاکە جا دەیگوزان دەخوا پارەکەم حەڵاڵیان حرامە وتم وەڵا هەر بۆ خۆت حکمی خۆت دەوە تا دیارە جا کاکە پەیوەند ئێستاش لەگەڵدا بێ بەداخەوە کەسانێکن بە ناوی دینەوە دانێ خەڵک چاواشە بکەن جا من بەسم پێ ئەوانەیە ئەوە گاڵتەکردنە بە دین ئەوە بازرگانیکردنەوە بە دین کە بە پێی زانیاری من هەندێک خەڵک لە هێندێک سەر هێندە لەو کەناڵانە قسە دەکەن نازانم بۆ هەر بەرنامەی چەندی پارە دەدەنێ ئەو خۆ بەخۆڕایی نییە ئەمجا تەماشا دەشگەڕێ بزانێت چ شتێک بەلبەلە دروست دەکات بۆ موسڵمانان ناگەڕێ بزانێت چ شتێک دین لە لای خەڵک خۆشەویست دەکاتەوە بەها بەرزەکانی دین عەقیدە ئیمان ئەخلاق عیبادەت کاکە تۆ خەڵکە پێویستی بەوەیە ئێستا پێویستی بەوەیە کە سێ چوار قەزیەی فیکری یاخود کە ڕاجایی لەسەر بەشتی مێژووی هەڵکۆڵین خۆمانی پێ مەشغوڵکەین ئەمە زۆر جارێکە گوتم هەندێک وشکە سەلەفی و بە خەتی وەهابیدا کە زۆر مێژوو هەڵدەکۆڵن دەیهێنەوە بۆ ئێرە کاکە ئێستا بای ئەوەندەمان لێرە گرفت و کێشە هەن خەریکیان چارە سەریان کەین نەگەڕێنەوە بۆ مێژوو مشکیلەکانی مێژوو بانینەوە بۆ ئێرە ئەوانی بە هەمان شێوە ئەو کۆلکە خوێندەوارانش ئەو کۆلکە ڕۆشنبیرانش کە بە حساب بە شێوەیەک پرۆفیشناڵانە باسی ئیسلام و دین دەکەن بەڵام لە ڕاستیدا دەهۆڵکتانە بۆ دەسەڵات و چاواشەکردنی خەڵکە ئەوەش بە هەمان شێوە هەروە دەکەن دەگەڕێنەوە بۆ مێژوو لەوێ ڕامشتیلان دێنن وەکو لێرە مشتیلەمان کەم بن کاکە تۆگە ڕاست دەکەی جورئەتت هەیە دڵسۆزی بۆ خەڵک بۆ کۆمەلگاکەت ئەو گرفتانەی ئێستا هەن بزانە گەنجەکانت بۆ چ دەچن بزانە خەڵک ژیان و گوزەرانی چۆنە تۆ هەوڵدە لە قورئان و سونەت چارەسەری ئەو گرفت و کێشانەی ئێستا دەربێنی نەگەوەی کە لە ڕابردوودا مشتومڕی لەسەر بووە زۆر بە ڕێزمام سالی بابێت سپاس دەکەین کە وڵامی پرسیارەکانی ئەماڵ خێشتدایەوە جارێککە سپاس دەکەین مندومان ئەمی سپاسی ئێوە دەکەم ئەوە تووڕەبوورەکەم زیاتر لەوانە بکە وەختی خۆی لە ڕشتەدەیم ڕژەمی بەعزدا ئەویان دەکرد ئەوانێکی ئێستاش ئەو قاوانە دووبارە دەکەنەوە بۆ ڕژێمی ئێستا بەڵێ سپاس دەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتنە کۆتایی ئەڵقەی ژمارە 38 تاکو بێ گەشتنەوەیکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم.